شانۆی بێتەوانی و سزا لە دەقێکی نووسەری گەورەی کورد بەختیار عەلیەوە وەرگیراوە و لەلایەن کۆڕی شانۆی باوە کاری تێدا کرێت و لە ئێستادا ئامادێ بۆ نمایش سبەینێ یەکەم ڕۆژی نمایشە کە 12 دەکات هەتا ڕۆژی 23 هەموو ڕۆژێک ساعت 5 لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی نمایش دەکرێت. بەلاو درنگ نییە ویژدانی منە بەلاو درنگە. ئەوانیشی کە چاوانێکیان نەکردو هەر بەتەوان بە حسابەکرێن ئەگەر بێتاوان میتر لێ کۆڵینەوە لە چیەکەن ماشی بێتوانی و سزا نوێترین بەرهەمی کۆڕشانوی بایدارە ئەم بەرهەمە بەرهەمی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانیە بەشی شانۆ لەگەڵ کۆڕی شانۆی با دووەم کاری کۆڕشانوی بایەکە لەم ساڵان نمایشەکرێت ئێمە چەند ڕۆژێکی کەمانەوە ئەمەژە بۆ بکەم کە ئەمە یەکەم جارە شانۆیی نووسەری دیاری کورد بەختیار عەلی ئەخرێتە سەر تەختەی شانۆ پێم وابێ پێش ئەوە ڕەنگە ڕۆمانەکانی کرابێت بە شانۆ بەڵام یەکەم جارە دەقێکی ئەخرێتە سەر تەختی شانۆ چاوەڕوانیەک دروست بووە لە سەر ئەو ئیشا و خەڵکێکی زۆر ئەوەندی کە ئێمە فیدباکمان پێگەیشتۆ تۆ چاوەڕێن بە هیواین ئەو بینەرانە ناومێت نەکەین وان نمایشێکیان پێشکەش بکەین کە شایستی ئەوان بێت. وەرە یەک فیشک بنێ بەناو چاوانمەوە بەدڵمەوە بە قۆڵمەوە یەک فیشک بنێ بەدەممەوە. تاوانێ یەکەم 100 ساڵ دوای مردنیشە ئەوەی بەلای گۆڕەکە ماڕوات فۆنە نەدەکات. شانۆی بێتاوانی و سزا لە دەقا شانۆیی بۆ دۆزەخی بێگوناهی نووسەر بەختیار عەلی وەرگیراوە و نوێترین کاری یان نوێترین بەرهەمی کۆڕی شانۆی بایە. من وەک ئەکتەر بەشدارم لەم دەقا شانۆیە و هەروەها بۆ ئەم ساڵ ئەمە دووهەم ئەزمون هەمکاری شانۆیمە کە کارم تیادا کردبێ کە هەریکێکیان بە ئەزمونێکی جیاواز و بە ڕۆیەیەکی جیاواز و بە دنیابینینێکی جیاواز کارمان تیادا کردووە. ڕۆژی 12 یەکەم ڕۆژی نمایشە کاتژمێر 5 لە هۆڵی ڕۆشنبیری. هەر کەسێک بم هەر شتێک بم کەسێکی جنێ و فرۆژ نیم. لەسەر کام عەرزە پێی خۆش بێ ئەتوانێ باڵەخانی گەورە بەرێ بە ئاسمان. ناچارم دوو ژیان بژێ نازانم کامیان ڕاستەقینە ژیانەکەی ئێرەمیان ژیانەکەی کە لە دەرەوە کەواتە بنووسە تاوان با دڵنیای کردنەوە هەست بە تاوان ناکات بینووسە یەکەکە بۆسە کە ئێوە بنە سوور بن لەسەرەوەی بێتاوانن بۆیە لەم قۆناغەیە دڵ تارەبین بۆ پشکنی. یەکێک لە تایبەتمەندیەکانی کاروبارەکانی ئێمە وەکو شانۆکار قوڵبووینە تۆ لە هەندێک مەسەلەی ئەدەبیاتە خۆشحاڵانە ئەتوانم بڵێم ئەم جارە بەر دەقێکی جیاواز بەرنووسینێکی جیاواز دەکەویت لەو تێکستە زۆر گرنگانەی نووسەری گەورە بەختیار عەلی کە توانم بڵێم خەونی لە مێژینەی ئەو بابەتانەیە بتوانم بڵێم و خوێنەرانەیە خود ئەو وەکتەرانەیە کە بەختیار ئەناسن بە ڕۆمانەکانی بەختیار ئەناسن بە شێعرەکانی بەختیار ئەناسن وەک نووسین وەک تێکستی شانۆیی. بەڵام ئەم جیاوازیانەوەیە کە ئەم جاریان تێکستی شانۆیی لەناو هەناوی بەختیارە لەدایکە بێت. وەیە بەڕاستی زۆر گرنگ بوو کاتێک کە بەر ئەو دەقە کەوتم کاتێکە کاکڕێژەن ئەو دەقەی باس کرد لەگەڵما بێسێ دووینن ئەتوانم بڵێم نەمتوانی کە لەناو ئەو دنیاە خۆم ونکەم کە جۆرێک لەوەی کە خۆم دزمەوە نەتوانم کاری گەڵا بکەم بەڵکو توانم بڵێم بەشێکی گرنگم کارە لەمڕۆ ئەدەبیاتەوەیە کە بەختیار بۆ من زۆر گرنگی هەبووە. توانم بڵێم لە قۆناغا زۆر باشەکانی سەرخستنی بیری من ئەفکاری من هەندێک گۆڕانکاری کە لەناو خودی مناکراوە چ وەک خوێندکار چ وەکو مامۆستا چ وەکو بابەتە ئەدەبیەکان کاریگەری گەوری هەم بۆ بەتایبەتی لە ڕۆمانیەکانیان بەتایبەتی لە نووسینەکانیە. بۆیە خۆشحاڵانەترەوە بوو کە ئەم جاریان بتوانین لە یەکەمین دەقی نووسراوی شانۆیی لە کاک بەختیار بتوانین ئەو شەرەفمان پێ بەخشرێت وەکو هنواندن کاری تا بکەم. هەست بە تاوانێکی گەوراکەم خەریکە ئەم خنکێنێت لەبەرەوە هەر سزایەک بە شایستی منەزانی قبوڵمە تەنانەت ئەگەر کوشتنیش بێت.
هەڵبەت شانۆی بێتاوانی و سزا جیاوازتر لە هەموو نمایشەکانی تر ئەتوانن لە ڕێی ئەپلیکیشنی پسوڵەوە بلیتەکان لەمڕۆوە بەدەست بێنن و بێجگە لەوەش لە بەردەم هۆڵی ڕۆشنبیری و لە جان برێکفاست ئەتوانن بلیتەکان بەدەست بێنن. لە ئێستا بە خێراتنتانەکەین و بە هیواین کە زۆرترین بینەر بتوانێت ئەم نمایشە ببینێت.